بە خێراتنێکی گەرمتان دەکەین و خۆشحاڵین لە ئێوارە خوانێکی مانجی ڕەمەزانی پیرۆزدا لێرەدا هەموو پێکەوە کۆ دەبینەوانێ ئەم مانگە پیرۆز دەکەین و کە مانگی برایەتی و پێکەوە ژیانی گەلان و ئاشتی و تەباییە. خۆشحاڵین بەوەی کە بتوانین ساتێک لەم کاتەدا کە پێکەوە بین بتوانین ئێوارە خوانێک بە وتە و بە گفتەکانمان پێکەوە بوونێک لەسەر پرسی ئەمڕۆ و دواڕۆژ و داهاتوومان گفتوگۆ بکەین. بۆیە پێمان پێخۆشحاڵ بووین بەوەی کە ئەم ئێوارەیە بتوانین ئێوەمان واندوو کردووە و ئێوەمان عەزێت داوە کە بێنێرە و بتوانین پێکەوانێ لەم پرسەدا لەم پێکەوە بوونەدا لەم ئێوارە خوانەدا تەبایی و ئاشتەوایی بکەینە پرسی گفتوگۆکانمان و پێکەوانێ هەنگاوێک بەرە و دنیایەکی نوێ و داهاتوویەکی نوێ بۆ گەلەکەمان مسۆگەر بکەین. بەڕاستی بە مەسەلەی ئاشتی و پێکەوە ژیانی گەلان لە کۆی ڕۆژهەڵاتی ناوین و کوردستان بە تایبەتی پرسێکی زۆر گشتی و گرنگ و مێژوویە، چونکە بەڕاستی تا ئازادی تاکو ژیانی پێکەوەی تا کۆمەڵگەیەکی تەندروست لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەی و پێکەوەیەکان نەبێ ممکن نییە بتوانرێ ئاشتی بەرقەرار بێت. تاکو کۆمەڵگەی ئازاد و مرۆڤی ئازاد نێتە دروست بوون نێتە سەر پێخۆی ممکن نییە بتوانی کۆمەڵگەیەکی تەندروست بێنی تەکایە. ئەوەی کە لێرە ئەمێ لە خزمەتانە بیڵم زۆر بە کورتی ئەگەر برایانم ئیجازەم بن هەم لە مامۆسایانی ئاینی هەم لە برایانم لە ئاینە جیاوازەکان کە خی گەورە پاداشی بە خێران باتەوە. ئێمە لەم شارەیە و لەم وڵاتەیە وەکو میلەتی کورد بەگشتی شوا بووین، هیچ کێشەیەکی ئاینیمان نییە و هەر هەمومان وەکو براژیاوین و هەر کەسێکیش لە ناومانە بوو بێتەنانەت غەریبەش بێ ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی و ئەمەی کە ئێمە ئەیبینین لێرەیە کە ئومێ دەکەین کە ئەمە بێتەوە جارشکە بە کللتور، چونکە ئێمە دوژمنانمان یا ناحەزانی ئەم میلەتە ئەوەنە دەستیان تێخستوین کارێکیان کردووە کە زۆر جار لە ماڵێکە براکان لە ناوخۆیانە دەنگەدەنگ دروست بێ، لە ناوخۆیانە ڕقێک بۆیان دروست بێ، نەک لە ئاینە جیاوازەکانە نەک لە هەر جاری وا هەبووە لە ناو ئاینەکەشە کۆمەڵە مەزاهیبی جیاواز کۆمەڵە فکر و بیر و بۆچوونی جیاواز. بەڵام ئێمە ئەوەی کە لی تێگەیشتوین لە ئاین سوپاس بۆ خوای گەورە هەر هەمومان ئەوە تا نمونەی ئەو ڕاستین نمونەی ئەو خۆشەویستین ئەو پێکەوە ژیانین ئەو ئاشتین کە بەڕاستی گەلی کورد ئەوە ئەخوازێ و جیهان بۆ ئەمڕۆ ئەمە ئەخوازێ ئاشتی و پێکەوە ژیان و خۆشەویستی. و ئێمە کاتێکە وشەی خەلیفەکە حەزرەتی ئادەم عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم مرۆڤ و یەکەم پەیامبەری خوای لەسەر زەویە و هەموو پەیامبەرەکانی تریش عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکە خوای گەورە ناردوونی بۆ ئاوەدانکردنەوە و خۆشگوزەرانکردن و پێکەوە ژیانی ئەم سەرزەویەیە بۆی کە هەمومان لە یەک تێبگەین. خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە پێکەوە دانیشتوین و لە بۆنەیەکی ئاینیدا پێکەوە لەم خوانەدا بەشدارین. لە ڕاستیە لە کاتی ئاوایە زۆر تەرکیز لەسەر قسەکردن نییە و هاوڕێیانیشم وتەی باشیان پێشکەش کرد ڕەنگە شتێکی ئەوتویان بۆ ئێمە نەهێشت بێتەوە. ئەوەی کە گرنگە بە باوەڕی ئێمە لە ئێستەیە کۆبوونەوەی ئێمە پێکەوە بە تایبەتی ئەو مرۆڤە جوانانەی کە ئەمڕۆ لێرە دڵنیام و گومانم لەوە نییە هەمویان بژاردەکانی ئەو کۆمەڵگەیان لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان لە کەسایەتیە بەڕێزەکان لە کەسایەتی سیاسی لە ئاین و باوەڕیە نوێنەرایەتی باوەڕیە جیاوازەکان هەر یەکێک لەمانە ئەو کەسانن کە خۆیان بەرپرسیارە بینن بەرامبەر بە پرسە ئەخلاقی و ویژدانی و نەتەوەی و نیشتیمانیەکان. بۆیە کۆبوونەوەی ئەم بەڕێزانە لێرە خۆی لە خۆیدا دڵخۆشکەرە بۆ هەر یەکێک لە ئێمە و ئەو بارودۆخی کە ئێستا نەتەوەکەمانی تێکەوتووە لە 4 بەشی کوردستان و بە تایبەتی لە باشووری کوردستاندا واجب یەکا لەسەرمان کە بەڕاستی بینە لا یەکتر و پێکەوە بین و بەرامبەر بەو ڕوودا و کارەساتانەی کە ڕوبەڕووی گەلەکەمانە بێتەوە یەکدەنگ و یەک هەڵوێز بین. بۆیە هەر کۆبوونەوەیەکی لەم چەشنە دەبێ ببێتە هاندەرێک بۆمان بۆەوەی کە داکۆکی کارێکی بەهێزتر بین زیاتر لەوەی کە لە ڕابردوودا هەبووە خەباتی هاوبەشمان هەبێ و کاری هاوبەشمان هەبێ بۆ ئازادی نەتەوەکەمان بۆ ئازادی ڕێبەرایەتیمان بۆ ئازادی ڕەگەزی بۆ هاوسەنگی بۆ پێکەوە ژیانی دیموکراتی هەموو گەلان و نەتەوە و باوەڕێ جیاوازەکان لە عێراقی دەوڵەمەند بە فرەپێکاتەدا. لێرەوە بە ناوی تەفگەری ئازادیەوە سپاس بۆ ئەو خوان و بانگێشتەی کۆمیتەی ئازادی ڕێبەرەوەجەلان و ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاک
و خۆشحاڵین کە لێرە ئامادەین و دووبارە بە خێراتنی یەک بە یەکتانەکەین. سوپاسدانم. الله أكبر الله أكبر الله أكبر